ئێمە نە پۆپۆلیستین و نە چاواشەکانین و نە پەیڕەوکەری سیاسەتێکی دووفاقین. ئەگەر ڕاستگۆییمان عەرشی پۆپۆلیستەکان و چاواشەکارەکان بلەرزێنێ تاوانی ئێمە نییە. تاوانی ئێمە ئەوەیە تەنیا ئەمانەوێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەندام و دۆست و لایەنگرەکانی ئەو پارتە سیاسیانە حەقیقەت و ڕاستیەکانیان پێگات و ببینن. ئەوانەی پێیان وایە و ئینکاری لە وتنی ڕاستیەکانەکەن ئەوە ئێمە بەڵگەکانمان ئەدوێن. ئەم بەڵگانەی کە ئیخەینە ڕوو دەربڕی هەموو ئەو ڕاستیانەیە کە ئێمە باسمان کردووە. ئەگەر هێشتا ئەوانیش ئینکاریەکەن ئەوە بەڵگەگەلێکی زۆر زیاترمان لایەنەوەی کە بۆیان بخەینە ڕوو تاوەکو هەمووەوە عەرشی بنیاتیان ناوە هەڵب بتەکێت پێی. ئێمە پرسین لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، ئەگەر پارتێکی سیاسی ئەگەر کەسایەتیەک ئامادە بێ پارە لە دوژمنەکەی کورد، پارە لەو کەسە وەرگرێت کە کوردی ئەنفاق کردو و کوردی کیمیاباران کردووە بۆ کوتلە و کوتلەبازی و بۆ دروستکردنی ئاژاوە لە ناو کووردا، ئەوە بە دڵنیاییەوە پەنا بۆ هەر شوێنێکی ترە با بۆ ئیدارەدانی ئەو پارتە سیاسی کە بناغی داناوە و دروستی کردو.